لە یاریەکانی قۆناغی چارەجی کۆتایی خولی خوار 17 ساڵانی عێراق هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە حودود کرد. تازە پێگەیشتوەکان یانەی هەولێر لە سەرەتای یاریەکەوە باشتر دەرکەوتن و ویستی گۆڵ تۆمارکردنیان هەبوو. هەرزوو لە خولەکی سێ هەریات هەمزە بە ئەسیستی محەممەد دارا بە تۆمارکردنی گۆڵ یەکەم هەولێری لە یاریەکە پێشخست. هەولێر لە نیوە یەکەم دەرفەتی گۆڵی زیاتری لە پێش بوو، چەند جارێک ستون بووە بەربەست و ڕێگای نەدا تازە پێگەیشتوەکانی هەولێر پێی بگەن. نیوە یەکەم هەر بەم ئەنجامە کۆتایی هات. لە نیوەی دۆم هەولێر کۆنتڕۆڵی تۆپی گرتو بۆ دەست بە ئامانجی تۆمارکردنی گۆڵی دۆم و ئاسانکردنی ڕێگاکەی بۆ سەرکەوتن. تیپی میوانیش پشتی بە هێرشی هەڵگەڕاوە دەبەست. لە خولەکی 78 هیوا عەلی بە ئەسیستی هۆکار هونەر ئەنجامەکەی بۆ کوڕانی خاوەن ماڵ دوو هێندە لێ کرد. دوو خولەک دواتر ڕاوێژ بەشدار دوای وەرگرتنی کارتی زەردی دووەم لەیانەی هەولێر بە کارتی سوورکرایە دەرەوە یاریگا. کوڕانی میوان فشارەکانیان چڕ کردەوە بۆ گەڕانەوە بۆ کەشی یاریەکە. لە خولەکی 93 ئەمیر عەلی گۆڵ یەکەمی بۆ حودود تۆمار کرد و جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. لە دوا خولەکی یاریەکە مستەفا حەسەن لە تازە پێگەیشتوانی حودود بە کارتی سوورکرایە دەرەوە. یاریەکەش بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سەرکەوتنی هەولێر کۆتایی هات. الحەمدولillah سەرەتا بەخێرانی کەناڵەکەتان دەکەم کە تاکە کەناڵە پشتگیری لاوان دەکات. ئەوەش بۆمە یان جێگای دڵخۆشیە. سەبارەت بە یاریەکە یاریێکی قورس بوو. الحەمدولillah بە پشتیوانی ڕاهێنەر و جەماوەری خۆشەویست و یاریزانەکان توانیمان ئاسایش باش پێشکەش بکەین. و لە قۆناغی پێش کۆتایی ئینشاڵڵا سەرکەوتومار دەکەین بەرەو نازناوەکە. الحەمدولillah توانیمان سەرکەوتن بەدەست بینین. یاریەکی قورس بوو توانیمان سەرکەوتن لەسەر حودود بینین و الحەمدولillah لە قۆناغیش بەرەو پێش کۆتایی قورستر دەبیت و باشتر خۆمان ئامادە دەکەین ئینشاءڵڵا. وەلا ئاماژمان لە یەکەم یاری دەوریەوە ئاماژمانەوە بووی کاسەکەی ببین. بەم سەرکەوتنە تیپی خوار 17 ساڵان یانەی هەولێر گەیشتە قۆناغی پێش کۆتایی ڕوبەڕووی قووە جەویە دەبێتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.